ئەو وەفدە کوردیە کێبوون لە گفتوگۆ لەگەڵ قاجارەکان سەریان پەڕێنرا. کاتێک دوولایەن یان دوو دەوڵەت لە مستەوای یەکتردا لە ڕووی هێز دەچنە گفتوگۆ، ئەوە دانوستان دەکەن و هەر یەک لەو دوو دەوڵەتە بەشێک وەردەگرێت و بەشێک دەدات بە بەرامبەر، واتە دانوستان ئەنجام دەدەن و بەشێک دەبەخشن و بەشێک دەسەنن. بەڵام لە کاتی گفتوگە و دانوستانی دوو وڵات کە یەکێک لە ڕووی هێزەوە باڵاترە، زۆر ئاسان دەتوانێت مەرجەکانی خۆی بسەپێنێ بەسەر لایەنی بێهێزدا. لەم دۆخەدا شتێک نامێنێت بە ناوی دانوستان، بەڵکو سەر لەبەری هاوکێشەکە بۆ دەوڵەتی خاوەن هێز دەبێتە ستاندن و بۆ لاواز دەبێتە دان و دەسەڵگرتن. کوردەکان بەدەر لە ئیمپراتۆریەت و دەسەڵاتداریەتی مات کە ئەو کات لە دۆخی هێرش بردندا بوو تا زۆرترین سنوور کۆنتڕۆڵ بکات. لە دوای ئەو کاتەوە بە بەردەوامی کەوتونەتە دۆخی بەرگریکردن، واتە لەو کاتەوە چاوی لەوە نییە شەڕی ئەو شوێنانە بکات کە هەندێک سەرچاوی مێژووی دەیگەڕنەوە بۆ کوردەکان، بەڵکو لە ئێستادا بە چارەگە خاڵێک ڕازیە و ئەویش لە مەرحەمەتی دەوڵەتانی تر دەزانێت و هەموو ستراتیژی وڵاتیان لەوەدا کۆ کردوتەوە کە بەرگری بکەن بۆ ئەوەی هەیانە لە دەستی نەدەن. واتە ئەوەی لە کوردی دوای دەوڵەتی مات چاوەڕێ ناکرێ ئەوەیە کە خاکی ژێر کۆنتڕۆلی خۆی فراوان بکە و لە هەوڵی شەڕکردندا بێت لە پێناو نەخشە مێژوویەکە. بەڵکو لە ئێستادا هەمووان بە دوو گرد و چەند پارێزگایەک شوکرن بەمەرجێک لە دەستی نەدەن. ڕاست پێچەوانەی دەوڵەتی دراوسەی کورد کە بەدەر لە خاکی خۆیان بە بەردەوامی لە هێرشدان بۆ دابڕینی خاکی زیاتر. هۆکاری سەرەکی ئەم بیرکردنەوەی کورد لە ڕووی زانستی کۆمەڵناسیەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کورد هێشتا نەیتوانیوە خۆناغی عەشیرەت و هۆستێ پەڕێنێت و وەک نەتەوەیەک بیر لە چوارچێوەیەک بکاتەوە. هەرەمە هۆکار بۆ ئەوەی لە پێناومانەوەی خۆیان و ئەو ناوچە بچووکەی تێیدان هەوڵ بدەن. بەدەر لەمە هیچ کامیان بۆ کەیسە گەورەکە کە نەتەوەییە کاریان نەکردووە. لە تەواوی شۆڕشەکانی کووردە بە بەردەوامی کورد وەک هۆز و سەرۆکخێڵ و بنەماڵە چۆتە دانوستان و هیچ کات وەک نەتەوە ئەو هەنگاوی نەناوە. بۆیە بەردەوام هۆزێک بە کۆمەڵێک بەرژەوەندی بچووک ڕازی کراوە. هەموو ئەوانەش ڕازی نەبوون زۆر بە ئاسانی لە ناوبراون. هۆزی هەمەوەند وەک نمونە. دوایەوەی هۆزی هەمەوەند نوێنەرایەتی 4 کەس دەچنە گفتوگۆ لەگەڵ دەوڵەت و دەسەڵاتدارەتی قاجارەکان لە سنووری دەسەڵاتدارەتی دەوڵەتی ئێرانی ئەمڕۆ ڕوبەڕووی پلانگیێڕیەکی گەورە دەبنەوە. هۆزی هەمەوەند هەر یەک لە جوانمێر ئاغای هەمەوەندی، عەلی ڕەشی خوسرەو ئاغا، کەمەرخانی سۆفی وەند، عەزیز موڕاد ڕەسوول دەنێرن بۆ گفتوگۆکردن لەگەڵ قاجارەکان. لە بەرواری 11 ئازار و بەپێی هەندێک سەرچاوە لە ساڵی 1887 لە ناوچەی قەسری شیرین هەردوو وەفدی کورد و قاجارەکان دەچنە گفتوگۆوە. بەڵام لە ناو کۆبوونەوەکەدا هەست بەوە دەکرێت کە ئەوە موئامەرە و پیلانگیێڕی کوشتنە. لەوێ شەڕ ڕوو دەدات لە نێوان وەفدەکە و چەند کەسێک لە وەفدی قاجارەکان دەکوژرێت. هەرچی پێوەستی وەفدی کوردیەکەیە هەر 4 کەسەکەیان لەوێ دەکوژێن و دواتر سەریان دەپەڕێنرێت و سەری هەر یەک لەو کەسایەتیانەش دەکەن بە دارێکەوە و دەیبەن و پێشکەش بە شای قاجارەکانی دەکەن لە تاران.